هەڕێیان چۆنن؟ ئەمڕۆ سەردانی کۆلێژی سەیتەکەین لە شاری کەلگاری. تۆزێ کۆلێژەکەتان پیشانێم و باسی پرۆگرامانەکەم کە لەو کۆلێژە هەیە بۆ قوتابیانی بیانی. ئێستا واچم بۆ کۆلێژە. هاوڕێیان لە ناو داونتاونی شاری کەلگاری ترین یان مترۆ بە خۆڕاییە، بەڵام کە لە داونتاون چیتە دەرەوە خۆی پێت ئەڵێ لێرەوە ئیتر ئەبێ پارەبیت و تکت بڕی. نرخی تکت بە $3.60 کەنەدیە. بۆ ماوەی 90 خولەک ئەتوانی ئەو تکتە بەکار بێنیتەوە و هەمان تکت کە بۆ ترینەکە ئەی بڕیت ئەتوانی بۆ پاسیش بەکاری بێنی. هاوڕێیان ئێرە بەردەرگای کۆلێژی سەیتە. ئەو ترینەی کە پێی هاتم بۆ کۆلێژەکەم هەر لە بەردەرگای کۆلێژەکە ئەوەستێ. ئەوە زۆر باشە، وەکو ئێستا پیشانتان ئەم هێڵی ترینەکە هەر بەناو کۆلێژەکەەوە تێپەڕەبێ. ئەمە باشێکی بۆ بەتایبەتی بۆ قوتابیانی بیانی ئەوەیە کە سەرەتا ئەگەر زۆر شارەزا نەبی لە شارەکە ئەتوانی هێڵەکەی خۆت بناسی کامەیە ئەتێنێتە کۆلێژ، ئیتر دوای ئەو کێشەت نابێت. هاوڕێیان لێرەوە داخلی کۆلێژەکە ئەبیت. کۆلێژی سەیت کۆلێژێکی زۆر ڕاقیە، یەکێکە لە باشترین کۆلێژەکان هەم لە هەرێمی ئەلبێرتا و هەم لە کەنەدا بەگشتی. من هاوڕێیەکی زۆر خۆشەویستم هەیە کووردە، ئەویش لێرە بەشی ئایتی ئەخوێنێ. ئەو زیاتر شوێنەکانمان پیشانەیەت لەم ڤڵۆگە لەگەڵم بن. تێچووی خوێندن لە کۆلێژی سەیت ئەتوانم بڵێم تا ڕادەیە گرانە. کوالیتی خوێندنی زۆر بەرزە، بەڵام تێچۆکەشی گرانە. ساڵانە لە ئەتوانم بڵێم زۆربەی بەشەکان لە $18,000-19,000 کەنەدیۆ دەست پێکا تەنها بۆ 1 ساڵ و کۆلێژەکە خۆی 2 ساڵە. بەڵام لەگەڵ ئەو پارەیی کە ئەیت قوتابی ئەتوانێت سوودمەند بێ لە زۆر خزمەت گوزاری تر. بۆ نمونە ئەتوانی ببی بە مێمبەر لە جیمەکەیان، ئەبێ بە خۆڕایی کارتی پاس و ترینت ئێنێ کە ئەتوانی بەکاری بێنی بۆ هەموو شوێنێک لە ناو شاری کەلگاری. وە چەندەها خزمەت گوزاری تر هەیە. بۆ نمونە لە کۆلێژەکان لێرە زۆر کڵەپی جیاوازیان هەیە بۆ وەرزشە، بۆ ئیڤنت و چالاکیە جۆرەکانە. تۆ ئەتوانی بۆ خۆت بەشداری بکەیت لەو ئیڤنت و لەو کڵەپانە. اینجا هاوڕێیان کۆلێژی سەیت بە دیسان زۆر بە کورتی باسی کەمەوە بۆتان.
کوالیتی خوێندن لێرە زۆر باشە وەکو هاوڕێکەم و قوتابیانی کە لێرە ئەخوێنن باسی یەکەن کاڵێن کوالیتی خوێندن زۆر باشە زۆر شت فێرەبی ڕاستە پارەیەکی زۆر بەڵام ئەتوانی ئەو پارەیە لە چەند ساڵی داهاتوو دەری بێنیتەوە و شتێکی تریش هەیە بژاردەیەکت هەیە کە تۆ ساڵێک ئەتوانی بخوێنی دوای ساڵی دووەم ئەگەر تۆ لە کوردستان بۆ نمونە خۆت ئایتیت خوێند و شارەزایی باش هەیە لە بشەکەی خۆت ئەتوانی کارێکی باش بدۆزیتەوە لە شاری کەلگاری و خوێندنەکەت تۆزێت تەجیلی بکەی و ئەتوانی ساڵێ 2 ساڵ تەجیلی بکەیت و بخوێنی بەڵام ساڵی یەکەم ئەبێ وەکو ستودنت بێ لێرە بەردەوامی لە خوێندنەکەت و شتێکی تریش هەیە ئەکسپێرێنسی لای خۆمان یعنی ئەزمموی کاری لای خۆمان زۆر دەوری هەیە بۆ دۆزینەوەی ئیش زۆر قوتابی ئەگەر سەیری کۆلێژەکە بکەی زۆربەی قوتابیەکان لە هند و لە بۆ نمونە لە چایناوە هاتوون یاخود لە وڵاتەکانی تر ئەمانش هەمووی ئەچن وەکو ئێمە ئیشەکەن و دوای ئەوە بەرداوامە بن لە خوێندنەکەیان بۆیە ڕاستە پارەکەی زۆرە بەڵام ئەهێنێ وەکو خانم ئەم خانمە ئێستا ڤیدیۆکەم بۆ تەسویرەکە ئەڵێ ئەهێنێ پارەکەی ئەهێنێ ئەنجا با بچین چیتر ماوە ئۆکێ ئەچین هەرچینە ناو کۆلێژەکە و باسی بەشەکانی ترەکەین مشکات تریاکەیانە جامێ شتێ داواکەم لە ستاربەکس Okay. I'm recording a video. هاوڕێیان ئێستا ئەچین سەردانی کتێبخانەی کۆلێژی سەیت ئەکەین بەڵام هەر بەدەم ڕێگاکەوە با باسی شتێکی ترتان بۆ بکەم کۆمپانیای ئەمەزۆن گەورەترین داتا سنتەر ئەکاتەوە لە شاری کەلگاری لە چەند ساڵی داهاتوو لەوانەیە ساڵی 2023 یان 24 پرۆژەکە دەست پێ بکات کە زیاتر لە 20,000 IT گراجویت و ئەو کەسانی لە بەشی IT شارەزان وەرەگیرێن. جا بۆیە شاری کەلگاری پێڵێن تەک هەب بەشێکە یعنی شارێکە زۆر لە چۆن بڵێ لە بەرەو پێشچوونە زیاتر گەورەترە بێ شارەکە ساڵ بە ساڵ خەڵک زیاتریان بۆ ئێرە و لە ڤڵۆگی یەکەمیش باسی ئەوەم کرد کە زۆربەی کۆمپانیا زۆر گەورەکان کۆمپانیا نەوتیەکان ئۆفیسەکانیان یان هێد ئۆفیسیان لە شاری کەلگاریە. جا بۆیە ئەمە فرسەتێکی زۆر باشە بۆ ئێمە ینی بۆ قوتابی بیانی ئەگەر بتوانین ئەمە کتێبخانەکەیە جارێ بە پیشانتان بم ئێمە بتوانین کە لە کۆلێژی سەیتیان هەر کۆلێژێکی تر لە ئەلبەرتا بتوانین بەشێک هەڵبژێرین و بخوێنین. ڕاستە ئێمە لەوانەیە گەورەترین کێشە بۆ ئێمەی کورد ئەوە بێت کە تێچووی خوێندنەکە گران بێت بەڵام دڵنیا بە ئیشی باش زۆر هەیە لە کەنەدا ینی ئیشی باشت دەستەکەوێ تۆ هەم خوێندنەکەت تەواوەکەی هەم شەهادەیەکی کەنەدات هەیە ئەو پارەیە وەکو وەبەرهێنانێنی وەکو ئینڤستمنتە وا داینێت تۆ ئەیخیتە ئینڤستمنتێکی چەند ساڵی دوای ئەوە بە 3 ساڵ بە 2 ساڵ ئەو پارەیە دەرەهێنیتەوە لەبەرەوەی کەمترین بڕەپارە وەری بگری لە کاتژمێرێکە $15 لێرە ینی لە $15 کەمتر هیچ خاوەن کۆمپانیایەک ناتوانێت کەمتر لەو پارەیە بیاتێ. بۆیە بەڕای من خوێندن ئێستاش دیسان ئێڵەمەوە خوێندن باشترین بڕیارە کە تۆ بیی بتەوێ بەهۆی و بی بۆ کەنەدا. و ئەگەر ئەتانوێت زیاتر لەسەر کۆلێژی سەیت و چۆنیەتی تەقدیمکردن بۆ کۆلێژەکە ڤیدیۆ دانێم ئەوە لە کۆمنت بۆم بنووسن و ئینشەڵڵا ڤیدیۆی زیاتری لەسەر پۆستەکە. هاوڕێیان ئەم کۆرنەرەی لێرە ئەیبینن ئەمە هەر ئیڤێنتێک هەر سیمینارێک یاخود بڵاوکراوەیە کە بێ لەلایەن کۆلێژەکە یان هەلیکار هەبێت لێرە پۆستیەکەن و قوتابیەت بۆ خۆی لێرە ئەو بڕۆشورانە یاخود ئەو کارتانە ئەبات. شتێکی تریش هەیە بیرم چوو هەر لە سەیت هەر لەگەڵ پارەی خوێندنەکەت ئەگەر بتەوێت بچی بۆ پزیشکی ددان ئەوە داشکانێکی زۆر باشت بۆکەن چکە لە کەنەدا بیمەی تەندروستی بە خۆڕاییە بۆ قوتابی بیانی بۆ قوتابی بۆ کەسێک قامەی هەبێ هەموو شتێکت بە خۆڕاییە تەنها دکتۆری چاو و پزیشکی دان و لەگەڵ بۆ نمونە ئەگەر نەشتەرگەری جوانکاری بکەی ئەوانە بە خۆڕایی نییە زۆر گرانە
بەڵام وەکوتم لەگەڵ پارەی خوێندنەکەت ئەتوانی ئەگەر سەردانی پزیشکی دام بکە یاخود دکتۆری چاو ئەوە داشکانێکی زۆر باشتان بۆ ئەکرێت و ئینجا ئەمەش کتێبخانەکەیانە کە قوتابیەت لێرە توانێت بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە و بخوێنێت. یەک دوو قوتابیەک قساکەین کە ئەوانیش قوتابی بیانین ئینتەرناشنال ستودنتن لێرە ئەخوێنن پرسیاری ئەویان لێ یەکەین کە بزانین ژیانیان چۆنە لە کەنەدا و ئەزمونیان چۆنە لە خوێندن لە کۆلێژی سید. Hi guys, how are you? I'm good. How about you? I'm good, thank you. What's your name? My name is Yuvraj. You can call me Yuv. Yeah, Yuv. it's more preferable. What are you studying at I'm SAIT? studying business administration and my major is supply chain. Supply chain. This is your first year? Yeah, this is my second semester and it's my first year, yeah. Can you tell us about your experience in SAIT? Do you recommend it for international students? Of course I can recommend this because you know the value, the reputation SAIT having is perfect. And inside Calgary, it's the major college we are having it. And the study and everything is perfect and instructors are really good, really helpful to students and everything. So yeah, 5-star from me. Yeah. And also, do you think people, fresh graduates, they find jobs once they graduate from SAIT? Yes, even SAIT claims that SAIT grads get jobs and shit. So yeah, I do believe in that, and I've seen many people getting jobs from SAIT. So yeah. Okay, thank you so much. Thank you. How about your friends? What's your name? My name is Akshat. Akshat. And I'm in second semester. Okay. And my course is Administration and Information Management. That's a Microsoft course. Yeah. Microsoft course. So when you graduate, you're gonna be an IT or No, office on a desktop. office? Yes. Okay. Yes. Administrator. Yes. Well, I'll look for a job, and if I don't get a job, I have some other plans also. Okay. Yes. Cool. So how is the experience so far with SAIT? Well, I think it's the study here. It's kind of tough. It's for me. Yeah. It's tough. And how about the quality of Yeah, of course. of your courses, like the education? I think the teachers here, they're really good. They're good. And the education system is really good here. Yeah. But for me it's tough because Right. I'm not that good in studies. That's okay. You'll get better. Yeah. And I hear that some people say, like some international students say that the tuitions are expensive. It is, but it's yeah. You can say like it's expensive because it's the only way they can earn. Yeah. Okay. Does it worth it? Yeah, it's worth it. For me, yeah, because they have a big, huge campus, facilities, everything. So it's all, worth it. And okay, they compensate with other activities that we get free gym, free exercise, free playgrounds, free everything. So yeah. Bus pass for 2 years. Yeah, bus Yep. passes too. So yeah, of course it's compensating them. So it's not that expensive if we look into them at it. So Yep. it's perfect. Thank It's going you. good. And your friend wants to say something? Yeah, and we can rent free laptops, DSLR cameras, and we have many activities we can do inside the college, use free computers. So yeah, it's worth it, and they have other facilities like health and dental benefits. So yeah, it's worth it. Okay. Thank you so much Thank for you. for this short interview. Have a nice Okay, have a nice one. Bye bye. Bye. ئەنجامەش بەر دەرگای کۆلێژەکەوە نیە بە پێڵم بەر دەرگا ئێستا ئەچین تۆزێ پیاساکەین بزانین چیتر هەیە ئەم کۆلێژە زۆر گەورەیە زۆر گەورە دیارە منیش حەزم لێ بێم بخوێنم چم شتێک زۆر جان چۆن بڕۆین
ئەمەش هەر بەشێکە لە سید زۆر جوانە وام نازم هی چییە خوشکم ئەمە چییە هێریتیج هۆڵ ئۆکەی لێرە زانیاریەکانی نووسراوە با بزانین ئەم شوێنە چییە لێرە نووسراوە بەڵێ ئەمە بۆ خۆتان بخوێنەوە بەڵام ئینستیتیوت ئۆف تەکنۆلۆجی ئەمە زانیاریەکی کورتە لەسەر ئەم بێڵدینگە کە زۆر جوانە یا تۆزە تەسوێریکەم هاوڕێیان ئێرە دەرگای چوونە دەرەوەیە لە سەیت لە کۆلێژەکە ئەوەش میترۆکەیە یعنی هەر لە ناو کۆلێژەکەی بۆی قوتابی ئەوەنە هاتوو چۆنەکە و ئەمەش داونتاونە لێرەوە لێرە چتە خوارەوە یەکسەر سەرەکەوی لە میترۆ و چتە ئەو شوێنەی کە ئەتەوێت